ئەم خوێندکارە گەنجانە لە پارکێک لە واشنگتن دیسی پایتەخت خاشاک کۆ دەکەنەوە و گژ و گیا هەڵدەکەنن لە بردننی جۆرە ڕووەکە زیانبەخشەکان یارمەتی دەردەبن لە گەشەکردنی ڕووەکەکان. خوێندکارەکان دەڵێن ئەوان هەست دەکەن بە بەشداریکردنێکی بچووک هەسارەی زەوی باشتر دەکەن. دەمەوێت خەڵکانی دیکەش تەنانەت نەوەکانیش لە ئێستاوە بتوانن ببنە خاوەنی هەمان ئەم ئەزموونەی من لە پارکی ڕاک کریک فێری بووم. راپۆرتێکی ئەم دوایانەی دەستەی نەتەوە یەکگرتووەکان پێشبینی دەکات زەوی بەرەو کارەساتی ژینگەیی بڕوات ئەگەر حکومەتان کاری دەستبەجێی بنەڕەتی پیادە نەکەن بۆ سنووردارکردنی گۆڕانی کەشوهەوا. هەواڵەکانی پەیوەست بە ئایندەی زەوی ڕۆڵیان هەیە لە هۆشیاریکردنەوە ئەوەی هەندێک لە شارەزایان بە نیگەرانی ژینگەیی پێناسەی دەکەن و مای نیگەرانیە بە تایبەت لە نێو گەنجاندا. هەندێک پێیان وایە دەتوانرێت کارێکی کەم لەو بارەوە بکرێت. هاوکات کەسانی دیکە هەست دەکەن ئەم نیگەرانیانە هانیان بۆ کارکردن دەدات. من خەڵکانینەوەی خۆمم خۆش دەوێت و ئێمە ئێستا لە مەسەلەی گۆڕانی کەشوهەوا دەترسین و هەست بە لاوازی دەکەین. بەڵام ئەمیلیا بەرەنگاری ئەو هەستکردن بەو لاوازیە دەبێتەوە ئەوەش لەڕێی کاری خۆبەخشی بەردەوام لەم پارکەدا. من ئەنجامدانی ئەم کارم هەڵبژارد چونکە هەست دەکەم دەتوانم کارێکی سوودبەخش بکەم کە ڕێگەیەکە بۆ یارمەتیدانی ژینگە و یارمەتیدانی کۆمەڵگەکەم. بە گوێرەی راپرسێکی ئەم دواییە ئەوەی لە گۆڤاری تەندروستی لانسێت بڵاو کرایەوە دەڵێت نزیکەی نیوەی کەسانی لاو لە نێوان تەمەنی 16 بۆ 25 ساڵان دەڵێن دڵەڕاوکیان سەبارەت بە گۆڕانی کەشوهەوا بە شێوەیەکی نێگەتیڤ کار دەکاتە سەر ژیانی ڕۆژانەیان. ئێمە کاریگەریەکانی وشکە ساڵیمان بەدی کردووە، هەروەها کاریگەریەکانی گەرما لە ڕادەبەدەر لە شارەکەدا، کاریگەریەکانی لەسەر کشتتوکاڵ و کەمی خۆراک. بەڵام ئەوەی کە من بۆم دەرکەوتووە خەڵکەکەیە بە تایبەتی گەنجان بە بوێرانە دەڵێن دەزانین چارەسەر هەیە و دەتوانین بڕێک لەو کاریگەریانەی گۆڕانکاری کێشوهەوا کەم بکەینەوە. پەیامێکی باوی پسپۆران ئەوەیە کە لە ئاستی خۆتانەوە دەتوانن بە بڕێکی بچووک کار بکەن بۆ کەمکردنەوەی دەرهاوێژەی گازی کاربۆنی. دەتوانن کاری ئاسان ئەنجام دەن و سەرچاوی خۆراک بگۆڕن بۆ ڕۆکی. ئەگەر بەپێ بتوانیت بچیت بۆ شوێنێک بەپێ بچۆ. کەمکردنەوە بەکارهێنانەوەی کەرەستەکان بیرۆکەیەکە ئەوەی لە ڕاستیدا دێتە ئاراوە. بوونت بە چالاکوانی سیاسی ڕێگەیەکی دیکەیە کە بەهۆیەوە کەسانی لاو دەتوانن نیگەرانی ژینگەیی چارەسەر بکەن. هاوشێوەیە گریتا تونبێری چالاکوانی کەشوهەوای سویدی دەڵێت پێویستە ئێمە سەنگ بخەینە سەر کاریگەری بوونمان لەسەر کەشوهەوا. کاتێک کەسانی گەنج کەسێکی وەک خات و گریتا دەبینن نەخشی جێدەستی دیارە و خەڵک و سیاسەتمەنداران بە قسەی دەکەن ئەوە هیوابەخشە. لینزی کاتکارد لە ڕێکخراوی ڕاک کریک کەنزەرڤنسی ئەوەی پێشەوایی گروپێک دەکات دەڵێت پێکەوە گردبوونەوە لەگەڵ کەسانی دیکە بۆ خاوێنکردنەوەی ناوچەکەیان هاوشێوەی ئەمە یارمەتی حکومەتی خۆجێیی دەدات بەڵام هاوکات سوودمەندیشە بۆ خۆشگوزەرانی خوێندکارەکانیش بەگشتی. بە دڵنیاییەوە کەسانی لاو ناتوانن مەسەلە گەورەکان بگۆڕن و چارەسەریان بکەن. جا ئەنجامدانی ئەم کارە کاریگەری زۆر خێرا و برچاوی دەبێت. ئەوەی کاریگەری دەرونی و تەندروستی ژینگەی لەسەر خوێندکاران و سیستەمی ژینگەی بەگشتی دەبێت.